دانیشتوانی ڕانیە و دەڤەری ڕاپەڕینی عەزیز سڵاوتان لێبێ. زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم جارێکی تر لە ماوەیەکی کەمدا سەردانی شاری ڕانیە دەکەمەوە. خۆشحاڵتریشم ئەم سەردانە و سەردانەکەی پێشووتریش بۆ کردنەوەی دوو پرۆژەی استراتیژی گرنگ بوو بۆ دەڤەری ڕاپەڕین و بۆ هەموو کوردستان. جاری پێشوو بەردی بناغەی پرۆژەی کارگەی شەکری بتوێنماندانا کە بە تەواوبوونی نزیکەی 8,000 هەلی کاری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دەڕەخسێنێت. وەم جارەش خۆشحاڵم بەردی بناغەی پرۆژەی ڕاکێشانی هێڵی 132 KV بازیان ڕانیە دادەنین. بۆ ئەم پرۆژە گرنگ و استراتیژیە دەستخۆشی دەکەم لە وەزارەتی کارەبا و ستافەکەی و ئیدارەی ڕاپەڕین و کۆمپانیای هێرۆ، ناوێکی جوانە. دەستخۆشی لە هەموو لایەکەکەم و هیواداریشم کە هەموو لایەکەوە هاوکاری یەکتری بن بۆ تاوکردنی ئەم پرۆژە گرنگە. لە بیرمە ماوەیەک لەمە پێش لە کردنەوەی پرۆژەیەکی تر لە کۆیە باسی ئەوەم کرد کە ئێمە لە هەرێمی کوردستان بڕادەی پێویست وێستگەی بەرهەمهێنانی کارەبامان هەیە و کێشەی سەرەکیمان بەرهەمهێنانی کارەبا نییە، بەڵکو کێشەی سەرەکی کەرتی کارەبای ئێمە کۆنبوونی تۆڕەکانی گواستنەوە و دابەشکردنیەتی کە بەشێکی بەرچاوی کارەبای بەرهەم هاتوو بەهۆی کۆنبوونی تۆڕەکانی گواستنەوەوە بە فێڕۆ دەچێت. بەڵام ئێستا ئەم پرۆژەیە جگەلەوەی خزمەتێکی گەورەتر دەگەیەنێ بە کەرتی کارەبا بۆ ئەم دەبەرە هەوڵێکی باشیشە بۆ کەمکردنەوەی ئەو ڕێژەی کارەبا زۆرەی کە ڕۆژانە بە فێڕۆ دەچێت. ئەمڕۆ نامەوێت لەوە زیاتر باسی کارەبا بکەم چونکە چارەسەرکردنی کێشەی کارەبا و هەموو خزمەت گوزاریەکانی دیکە بە یەکەوە گرێدراون. کاتێک ئێمە ئەتوانین هەموو ئەو کێشانە چارەسەر بکەین کە ڕێڕەوی حکومڕانیمان ڕاست بکەینەوە، کە خواروخێتیەکانی ڕاست بکەینەوە و دەستیشمان پێی کردووە. لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا هەوڵەکانمان لە حکوومەتی هەرێم بۆ پرۆسەی چاکسازی، نەهێشتنی بندیوار لە ڕێی تۆماری بایۆمەتری و کەمکردنەوەی ڕوتین بە بەرەو ئێلکترۆنیکردنی حکوومەتەکەمانەوە هەمووی هەنگاون لە پێناوی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی و باشتر خزمەتکردنی خەڵکدا. و لە ئێستاشدا ئەم پرۆسەیە زۆر بە گەرم و گوڕی بەردەوامە. بەمەش نەوەستاوین و لە زۆربەی کەرت و سێکتەرەکاندا وە کشتوکاڵ، گەشت و گوزار و کەرتەکانی دیتر چاکسازیمان بەردەوامە. بیرۆکە و پرۆژەی نوێمان هێناوە و کاریان لەسەر دەکەین بەو ئومێدەی لە داهاتوویەکی نزیکدا دەرەنجەمەکانی ببینین. هەر لەم چوارچێوەشدا و بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی کۆمەڵێک هەنگاوی ترماننا، لەوانە هەنگاونان بۆ نەهێشتنی دیاردەی ناشرینی قاچاقچەتی لە دەروازە سنووریەکان و لە فرۆکەخانەکان. پلان و بڕیاری زۆر ورد و جددیشمان هەیە کە لە ماوەیەکی داهاتوودا جێبەجێیان دەکەین لە پێناوی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵ و خراپەکار. ئەزموونی هەرێمی کوردستان بەرهەمی خوێن و قوربانیدانی دەیان ساڵەی ئەم میلەتەیە. چیتر ڕێگا نادەین ئەم ئەزمونە ناشرین بکرێ لەلایەن هیچ کەسێکەوە. ڕێگە نادەین چیتر بەهۆی کەمتەرخەمی بەرپرسێک یان گەندەڵی کۆمەڵێک کەس هاوڵاتیانی ئەم هەرێمە ڕەشبین بکرێن بەرامبەر بە داهاتووی خۆیان و وڵاتەکەیان. بە کورتی چیتر باجی خەڵکی گەندەڵ و کەمتەرخەم و خەمسار نادەین. لێپێچینەوەی یاسایی لە هەموو ئەو کەسانە دەکەین کە پۆست و پێگەکەیان بۆ بەرژەوەندی خۆیان بە خراپی بەکاردەهێنن. بەرپرس و بەڕێوەبەرەکان موچەیەکی بەرز وەردەگرن بۆ ئەوەی شەو و ڕۆژ خزمەتی خەڵک بکەن، کاراسانی بۆ هاوڵاتیان بکەن بەبێ جیاوازی. موچەی بەرز وەردەگرن بۆ ئەوەی بیر لە گەندەڵی و بەرتیل وەرگرتن نەکەنەوە و کاری نایاسایی نەکەن، نەک ئەوەی وا بزان پۆستیان پێدراوە وەکو ئیمتیازێک بۆ ئەوەی شاهانە بژین و خەڵک بە خزمەتکاری خۆیان بزانن.
لە ڕۆژانی ڕابردوودا بێ ئاگادارکردنەوە سەردانی چەند فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکم کرد لە شاری سلەیمانی. لە نزیکەوە چاوم بە خزمەتگەیاندن و خاڵە بەهێزەکانی ئەو دام و دەستگایانە کرد. بەڵام لە هەمان کاتیشدا خاڵە لاوازەکانیشانم بینی. لەمڕۆ بەدواوە هەموو بەڕێوەبەرێک لە کاتی خزمەتکردنی ڕۆژانەی هاوڵاتیان ئەبێ ترسی ئەوەی هەبێ بێ ئاگادارکردنەوە دەرگای ئۆفیسەکەیان بکەینەوە و سەردانیان بکەین. دڵنیابن کەم تەرخەمی لە کەس قبول ناکەین. ئێمە بە جددی بەرەنگاری گەندەڵی و زیادەڕەوی دەبینەوە بە هەموو جۆرەکانیەوە. گەندەڵی هەر پارە خواردن و بەرتیل وەرگرتن و بەکارهێنانی پێگەی حکوومەت نییە بۆ بەرژەوەندی شەخصی، بەڵکو ئەوەش گەندەڵیە کە بەڕێوەبەرێک فەرمانبەرەکانی خۆی وا ڕابهێنێ یان لێیان قبول بکە لە کاتی داوامکردن کات بکوژن و کار ئاسانی بۆ هاوڵاتیان نەکەن. میلەت دەتوانێت زۆر سەختی و ناخۆشی تەحمل بکە بەو مەرجەی متمانەی بە حکوومەتەکەیەوە هەبێت. دڵنیابێ کە بەرپرسان خۆیان بە خزمەتکاری خەڵک دەزانن، نەک ئەوەی بە پێچەوانەوە خوانەکردا بەرپرسان خەڵک بە خزمەتکاری ئەوان بزانن. ئێمە دەتوانین وڵات پێش بخەین و کێشەی هەموو خزمەتگوزاریەکان چارەسەر بکەین بەکارە باشەوە بەو مەرجەی بەرپرسان و بەڕێوەبەران دڵسۆزانە ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن. باوکو دایکانی ئێمە و نەوەی پێش ئێمە لە شاخ بە خوێن و فرمێس کوردایەتیان دەکرد و قوربانیان دەدا بۆ ئەم گەلە. ئێستش ئەرکی نەوەی ئێمەیە نەهێڵێت خوێن و قوربانیدانی چەندین نەوەی پێش خۆمان بە فێڕۆ بچێت. ئەگەر نەوەی پێش ئێمە بە خوێن و بە گیانی خۆیان کوردایەتیان دەکرد، ئێستش بۆ ئەم نەوەیە کوردایەتی ئەوەیە دڵسۆزانە شەو ڕۆژ بخەینە سەر یەک بۆ خزمەتکردنی خەڵک، بۆ ئەوەی متمانە بگەڕێنینەوە بۆ هاوڵاتیان، بۆ ئەوەی گەنجەکانمان بە داهاتووی خۆیان گەشبین بن. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. بەخێربێن دووبارە سەرچاو.